شەوی پێنجشەممە لەسەر هەینی کاتژمێر 16 گەلاوێژ نزیک بە 12 شەو شاری مەریوان ئارامیەکەی بە دەنگی چەندین تەقە دەهەژێت. نیوە شەو بە شێوازێکی یاوکات تەقە لە چەندین پازگای پۆلیس دەکرێت و تەنانەت لە هەندێک شوێندا تەقە بەسەر خەڵکی مەدەنی و ئاساییدا دەکرێت. خەڵکی مەریوان ئەو شەوە بە ترس و لەرزەوە بە ڕۆژ دەگەێنن بەو مەبەستەی کە پێیان وایە سەلەفیە تۆندڕەوەکان یان داعش هاتوونەتە نێو شارەکەیان. بەڵام سبەینی هەمان ڕۆژ کۆماری ئیسلامی بەبێ هیچ لێکۆڵینەوەیە کۆمەڵە بە بکەری ئەو کردەوەیە ناو لێ دەبات. تاوانێک کە کۆمەڵە یان تۆمەتێک کە کۆمەڵە لە توێ ڕاگەیەندراوێکدا بە توندی ڕەدی دەکاتەوە. سبەینەی هەمان ڕۆژیش واتە شەوی دواتر دیسان ئارامی شەو بە دەنگی تەقەیەک دەهەژێت. بەڵام ئەم جارە نەک لە مەریوان بەڵکو لە بارگای کۆمەڵەی زەحمەتکێشان تەقە لە یەکێک لە کادرانی ئەو حیزبە دەکرێت. بەڵام ئەو هەوڵە شکست دەخوات. سبەینی هەمان ڕۆژیش کاتێک پێشمەرگەکانی کۆمەڵەی شۆڕژگێر بۆ ڕاپەڕاندنی ئەرک و کاری حیزبی خۆیان دێنە سەرکارەکانیان بە سەرسوورمانەوە بنکەی زاگرۆزیان ڕێکخستنی نهێنی کۆمەڵەی شۆڕژگێر بە بۆم ڕێژکراوی دەبینەوە. بینەرانی خۆشەوی سڵاو، من ڕێباز کەریمیم تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕامان سەبارەت بەم مژارە دەبێت. هەر بەم بۆ نەشەوە میوانداری زۆر بەڕێز کاک عەبوبەکر مودەڕسی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێر دەکەم. پێکەوە دەچینە لای میوانی بەڕێزی بەرنامە، بەڵام پاش ناوبڕێک. دووبارە سڵاو بینەرانی خۆشەویست، هاتینەوە خزمەتتان. کاک عەبوو بەخێربی. زۆر سپاس بۆیەوە. سپاس بۆ ئەوەی داوەتی ئێمەت قبوڵ کرد و لەم بەرنامەیە ئامادە بووی. زۆرم پێخۆشکە لە خزمەتی بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان داهەم سڵاویشیان دەگەێنم لە ڕێگای ئەم بەرنامەیە و ماندوو نەبینی لە خۆت و لە ستافی بەرنامەکەت. سپاس دەکەم. کاک عەبوو، سەرەتا بەوە دەست پێ بکەین پێناسەیە لە تێرۆر بکەین. تێرۆر ئەساسەن چییە و لە واقعدا ئەم کردەوە لە بەرژەوەندی چه گروپ و لایەنێکە؟ ترۆر بۆ یەکەمین جار وەک چەمچێک وەک کۆنسێپتێک وا بزانم لە شۆڕشی مەزنی فەڕەنسەدا هاتە ئاراوە و باسی لێکرا. ئەویش دوایی تاریک نووسانی دوای هەر سەردەمی خودی شۆڕشەکە و بەتایبەتی دوای شۆڕشەکە دەورەیەکی کورتی حاکمیەتی ڕۆبێسپیێریان لە ئەو شۆڕشەدا بە دەورەی تەرۆر ناو دەبرد. لەو دەورەدا بەبێ دادگایی کردن و بە شێوەیەکی زۆر نائاسایی و تەبعاً نایاساییش هەردووشیان خەڵکانێکی زۆر کە گومانی ئەوەیان لێ دەڕۆیی بە جۆری لە جۆرەکان هەم دەستی نظامی سیاسی پێشوو بن کە بە ئینقلابێک ڕووخابوو دەستباردرانە تیغەی گیوتێن و ملیان دەپەڕاندرا و لە کوژدان و ڕۆبێسپیێریش خۆی هەر بۆ دەردەچوو دوایی بۆیش بەو دەورانیان کە تەرۆر و مەزوریان دەورانێکە کە تۆقاندن و ئێرعاب و وەحشەت شێوەی ئەسلی حاکمیەت و کەڵک وەرگرتن لە دەسەڵات بوو. دوایی و بەتایبەتی لە 20 ساڵی ئەخیر ئەو چەمکە زۆری ئیستفادە لێت کە زۆرتر وەتە چەمکێکی سیاسی هەر کەس هەر کەسی قبوڵ نەبوو پێ دەڵێ تێرۆریست و لەباری سیاسی و بەکاری دێنن لە دژی نەیارانی خۆیان و زۆر جاران بە ناحەق بەکار دەبردرێت، زۆر جارانیش لەوانەیە بە حەق بەکار بردرێت. بۆیژە من خۆم لا دەدەم لەو باسە و دەزانم ئەوەش وەک حقوقی بەشەر وایە جاری وایە سوء ئیستفادەشی لێ دەکرێت، بەڵام بە معنی ئەسیلی خۆی ڕاستەکەی، یعنی بە معنی جۆرێک کاری نظامی کە ڕووشی لە بینبردنی فیزیکی نەیاراندا هەیە، بەڵام بە مەنزوری بڵاوکردنەوەی وەحشەت و تۆقاندن لە نێو ڕیزی نەیاراندایە. ئەبە و معنیە پێم وایە بەڕاستی لانیکەم لە تاریخی 30 ساڵی ئەخیر 30 و خودەیەک ساڵی ئەخیر سووتی شروعەکەی جەمهوری ئیسلامی ئێران لێی داوە. بە تایبەتی ئەو تەرۆرەی کە گروهە توندرەوە ئاینیەکان لە شیعە و لە سونی لە هەردووچە بەکاری دێنن، ڕاستەکە ئەوانە هەموو جۆرێک چاولێکەرە و جۆرێک کۆپیکردنی شێوازی مەبارەزە و خەباتی کۆماری ئیسلامین لەگەڵ نایارەکانیان.
بەڵام شتوایە پێمان وابێت کە کۆماری ئیسلامی ئەو شێوازە دوای دەسەڵاتی خۆی بەدەستەوە دەگرێت. ڕۆحانیەت و ئەو کەسانی کە خەونی دەسەڵاتێکی ئاینیان لە ئێران دەدیت هەر لە شۆڕشەکەی دەهەی ئاخری دەهەی پەنجا لە دژی ڕژیمی پاشایەتی زۆر بەر لەوەی بەدەسەڵات بگەن ئەو ڕەوشیان گرتە پێش. دروستکردنی فەزایەکی تۆقاندن و ئێرهاب کە بەشەر فکر ناکاتەوە یەکێک لە یعنی قووەی تەعەقل و تەنانەت فکرکردنەوە لە بەشەر دەگرن، لە خەڵک دەگرن، مانا دەبن لە خەڵک قەزاوەتێکی بەرمەبنای ئاگاهی بەرمەبنای زانیاری بکەن. خلاصە دەتوانم بڵێم لە جێتیەوەی مەغزیان وە کارخان وەک هێزێکی وەک کۆمەڵە هێزە پێشکەوتنوکە کە حساب دەکەن لەسەر عەقڵی بەشەر، لەسەر تەشخیصی بەشەر، لەسەر وشیارکردنەوەی بەشەر لەباری کۆمەڵایەتیەوە لەباری سیاسیەوە، ئەوان حساب دەکەن لەسەر فەلەسکردنی تەعەقل و لەسەر وحشەت. جا هەر بەر لە ئەوە نمونونەکەی گەورتر نمونونەکەی دەمێت بەوە ئیشارە بکەم ئەگەر ئیجازە بدەیت لەو بەشەدا سینەما ڕێکسی ئابادان بوو. ئەوان کاتێک کە بۆ خۆیان زاهرەن جزوی هێزە نارەکانی ڕژیمی شا بوون و لە ئۆپۆزیسیۆندا بوون، سینەما ڕێکسی ئابادان دەسووتێنن و دوای بەسەر ڕژیمیشیدا دێنن و جۆرێک ڕەفتار دەکەن کە کەس فکر نەکاتەوە بەشە ڕژیم زۆر ڕژیمی پاشایەتی زۆر خراپ بوو، هەمومان شۆڕژمان کرد لە دژی ئەو ڕژیمە. کۆمەڵەیەکێک لەوانە بوو ئەوی ڕژیمێکی دیکتاتۆری بوو و شایانی ئەوە بووە ئینقلاب بکەی شۆڕش بکەی بە دژی و بیر بخێنی. بەڵام مەسەلەن منفعەتی لە سووتانی سینەما ڕێکسی ئابادان چییە؟ ئیتر ئەو جۆرە بەحسانە نایەتە گۆڕێ. بۆیەش جمهوری ئیسلامی هەربەر لە دەسەڵات بەدەستەوە گرتنیش ئەوە بوو. جاوە تەنهاش نمونەیەکی زۆر گەورەی بوو، نمونەی کۆلەتر لێدان و ئێڕعاو و وەحشەتخستنە نێو سفوف و ریزی خۆپێشاندەران کە خۆپێشاندەرانی نەیاری ئەوانیش جورئەتیان نەبێ بێن و خواستەکانی خۆیان مەتراکەن. بەڵێ و ئەوە بەو شێوەیە جەمهوری ئیسلامی دەسەڵاتی خۆی بەسەر شۆڕشەکەشدا بەر لە دەسەڵاتی سیاسی مسۆگەر کرد. کاکە بۆ هەر وەک لە ئەم پرسیارەتە وەڵامتان داوە بە شێوازێک لە ئاخرەکەیەوە ئەگەر ئاوڕێک لە مێژووی کۆماری ئیسلامی بدەینەوە تیرۆر بەشێک بووە لە ئەجەندای کاری و فعالیەتی ئەم ڕژیمە. بەڵام پرسیارە مەیە هۆکاری چییە کە کۆماری ئیسلامی سەرڕایەوەی کە ئیجازە نادات نەیارانی سیاسی خۆی لە ناوخۆی ئێرانیشا فعالیەت بکەنەوە بە شێوەیە پاڵیان پێوانێ بەرەو دەرەوەی ئێران، تەنانەت لە دەرەوەی ئێرانیش هەوڵی تێرۆر و حەزبی فیزیکیان نەدات. ترسی ڕژیم لە چییە واقعاً؟ شێوەی سەرکوتی جمهوری ئیسلامی لە دژی نەیارانی تەنها ئەوە نێکەوە ئیجازە نەدا بۆوان فعالیت بکەن لە داخلی ئێران و ڕێگای فعالیەتیان لێ ببەستەیە، دەرگای فعالیەتیی قانونیان لێ ببەستەیە. وەگەر ئەوان بە جۆرەی قەوانین و یاسا و ڕێسەکانی کۆماری ئیسلامی ڕەفتاریان نەکرد بیانگرێ لە زیندانیان بکە و دادگایان بکە حتا بە قانونە سەرکوتگەرەکانی خۆی. کۆماری ئیسلامی بەرنامەڕژێکی درێژ مودەتی هەیە لە دژی بێدەسەڵاتکردنی نەیارانی خۆی یا لە بینبردنی ئەو ئیمکان و ئەگەرانەی کە ممکنە ڕۆژێک لە ڕۆژان بتوانێ وزەیەک بدات هاندەرێک بێت بۆ ڕێکخستنێکی گەورەی جەماوەری لە دژی خۆی. بۆیەش یەکێک لە هەدەفەکان یەکێک لە ئامانجەکانی ترۆری کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات لە بینبردنی ئەو کەسایەتیە و ئەو کەسانەیە کە ڕۆژێک لە ڕۆژان دەتوانن دەورێکی وا بجێڕن، ڕۆڵێکی وا بجێڕن، جێگەی مەترسی بن بۆی، جێگای مەترسی بن بۆی. ئەو بەختیار دەگرێتەوە و خەڵکیکە لەو نەوعا دەگرێتەوە. بەڵام ئەوە تەنها ئامانجینی ئامانجەکەی کە دێتەوە سەر و باسێکەوە لە وەڵام بە پرسیاری وەڵا باسمان کرد. زۆری بۆ مهمە کە نەیارەکانی تەنانەت لە دەرەوەی وڵاتیش ئەحساسی ئەمنیەت نەکەن. ئەو هەست بە بێ ئاسایشی کردن، نائەمنی کردن، ئەوەی کە تۆ لە هەر جێگایەک بی ژیانە لە مەترسیدایە،
ئاسایش لە مەترسیدایە حتا خانەوادەکە لە مەترسیدا دەژین ئەوە لە لەحازی ئەوانە وەک ڕژیمێکی تەرۆریست عاملێکی بازدارندەیە بۆی خەڵک تەنانەت لە دەرەوەی وڵاتیش مەبارزە بکەن لەو چوارچێوە ئیمکاناتی کە لە دەرەوەی وڵاتەیە کە خەتەریشی ئەو تۆش ناخۆڵکێنە بۆ ڕژیم بەڵام دەتوانێت جۆرێک لە جۆرەکان هان دەربێت جۆرێک لە جۆرەکان لە جیهاد و لە ئاراستەی تەخویەتی مبارزەی دەرونیش بێت حتا بتوانێت ئەوەش حتا شەڕەوانەکەش هەموو هەدەفی هەر ئەوەیە لە سەرنجامدا دروستکردنی ئەحساسی وحشەت و ترس لە نێو نەیاراندا و شتێک پێم خۆشە بەڕاستی یاداوری کوم فەقەت نەیاران نی لە دڵی خەڵکیش خەڵک لە ڕژیمێکی وەک جمهوری ئیسلامی حتا ئەو کاتێک کە دێن بە پێشوازی ڕێی جەمهورەکەی لەو سەفەرە ئوستانیان هەر ئەو خەڵکە خەتەری بیلقیوە جەماوەری خەڵک دژمنی بالقوەی ڕژیمی دیکتاتۆری و ڕژیمی سەرەڕۆ و تۆتالیتەری جمهوری ئیسلامیش و یەشێک لە ڕێگاهای ئیدارەی ئەو زامە ئیدارەی لە ڕێگای تۆقاندنە تەبعانە من قسەیشی ناکەم کەوە تەنها ڕێگایە کۆماری ئیسلامیش بردۆر دەبۆتە دەوڵەت و هەر دەوڵەتێکی دیکە بلەخەرە جۆرێک لە جۆرەکان دەبێت تعادولێک حفظ بکات نەهێڵێ کۆمەڵگا بگاتە زۆر زوو بگاتە هەر بەهانەیەک بگاتە دەرەجەی جۆش وەک ئاو دەست بکات بە کوڵی تازە کۆنتڕۆل ناکرێت بنابراین زۆر شتیری کەش لێن نەکایەوە و ڕۆژناسی خەڵکیان دەستەوە بەڵام یەکێک لە ستون ئاساسیەکانی دروستکردنی ترس و وحشەتە لە نێو دڵی خەڵک بە نەیاران و غەیرە نەیاران کاکا بۆ هەندێک لە چاودێرانی سیاسی و ئەمنی پێیان وایە کە لە دوای ڕێکەوتنی ناوەکی ئەمە پرۆسەیەکی نوێیە کە کۆماری ئیسلامی لە ناوچەکەیە دژ بە نەیارانی سیاسی خۆی دەستی پێکردووە ڕای جەنابتان چیە لەم بارەوە ڕام لەگەڵ ئەوان یەکە بۆ خۆشمان کتومانە لە سێ قۆناغدا دوای وەی کە کۆماری ئیسلامی سفارەتی ئەمریکای ئیشغاڵ کرد و دوای مەجبور بوو ئەلبەتە بە کایەکی سیاسی خێزەون لە دژی حیزبێک لە دژی حیزبێکیکە لە ئەمریکا و بە سازان لەگەڵیان لە پشت پەردە و بە پێچانی هەموو دروشم و شعرانێک کە دەیدا لە دژی ئەمریکا و ئیسرائیل و فڵانوان لەوان ئەسلحەی تەهیە کرد بوو ئەوانە ئەمە قۆناغێک بوو کە هاوکات و هاو زەمان دەستی کرد بە سەرکوبێکی وەسێ لە نێو هێزە شۆڕجێڕەکانی غەیری مەسەبی لە ئێران قۆناغی دووەم هەمومان دەزانین شەڕی ئێران و عێراق بوو و بەلەخەرە ئەو جامی زەهرەی کە بارها باسی کراوە تقریبان لە ئەدەبیاتی سیاسی هەموو حیزبەکان کە چۆن دەستی کرد بە قەتڵ عامێکی گەورەی نێو زیندان و لە نهایەتدا قۆناغی سازانی کۆماری ئیسلامی و ڕێکەوتنەکەیەتی لەگەڵ دنیای غەرب زۆر کەس دەیانەوێت جۆرێک لباسێکی زەرق و بەرقدار لەبەری ئەو ڕێکەوتنە بکەن بەڵام ڕێکەوتنە بە ئاشکرا تەسلیمێکی گەورەی کۆماری ئیسلامی و دەسەڵگرتنێتی لەو ئیدعاانەی کە دەیکرد و دەبێ بزانانی خەڵک دەزاننەوەانە وان کە ئازادی بەیان نییە ئازادی چاپەمەنی و بڵاوکراوە نییە بەڵام هەموو کەس بیر لەوە دەکاتەوە بیر لە چەند شت دەکەنەوە یەکانەوەیە بەدەلایل و هۆکاری زۆر لەوانە یەکێکیانەوە ئەو چەند سەد میلیارد دۆلارە ئەو سەدان میلیارد دۆلار کە لەو 20 ساڵە خەرج بوو هەر بۆ ئەوە بوو دوای تۆ ڕێکەوتنێکی هەوا بکەی و حتا باز لایەنهایەک لە حاکمیەتی خۆشت لە دەست بدەی بە لە ئیزایەوە تەواف کولابرنی و تحریمانە بۆی بێن سایتەکانت بازرسی بکەن دووربین بخەنە سەر هەموو فعالیەتایی هەستەیی بۆ ئاخریکەی ئەوانە لە حسابی چێ دراوە پوڵانە ئەو پرسیارانە بە هیچ زۆر و تۆقاندنێک لە مێشکی خەڵک ناسێتە دەرێ تەنها تۆ دەتوانانی بۆ ماوەیەکی کاتی دەمی خەڵک ببەستی بەڵام وردە ئەو پرسیارانە دێت و گەورتر بن بۆیش کۆماری ئیسلامی دەزانێت خەڵک بە پرسیارانە هەیە دوو خەڵک پێ وایەوە تەوەخۆی هەیە کە ئەوە جۆرێک سازان لەگەڵ هەرێ بخاو و ناخا بە جۆرێک شلکردنەوەی پێچمۆرەکانی دیکتاتۆریەتیش هەیە لە ناوەوە و ئەوەی هانیان دەدا کە ڕژیم زعیفتر دەبینن و بە قانونی بەڕاستی
خانوونی فونکسیۆن کارکردی هاوچێشەی بینی خەڵی لەلایەک و دەسەڵات لەلایەک لە وڵاتێکی دیکتاتۆری و گێران بەپێی ئەو قانونە وردە وردە تەوەقعاتیان دەڕاتە سەر بۆش کۆماری ئیسلامی لەگەڵ مازە لێ هەر وەخت پاشەکشە لە ئاستی بینم لە لیگەکە نێونەتەوەی دەکە لەگەڵ مازە لەو دەگەڵەوە مشکلەیە ڕوبەڕۆ کە چۆن حاڵی ئەو خەڵکە بکە ئەوە ئیمتیازێکە بە هێزە دەرەشتیەکان دەیدا قەراروانی ئیمتیازێک بە خەڵک بدرێت لەو بارەوە کۆماری ئیسلامی بەڕاستی لە توولی ئەو 35 ساڵی حاکمیت خۆی هیچ ڕێکەوتنێکی لەگەڵ خەڵک نەبوو ڕێکەوتنێک لەگەڵ خەڵک نەکراوە ئیمتیازێک بە خەڵک نەدراوە بۆیە دەوێت ئەوە سابت بکە هەر پێش ئەو ڕێکەوتنە سێ مانگ لەوە پێش کە بخۆیان نازانین ڕۆژێک ئەو ڕێکەوتنە دەکرێت ئەوان لە من و تۆیان باشتر دەزانی ئێمە تەحلیلمان دەکرد بەڵام ئەوە بەخۆیان تەرەفی مزارکردن یانزانی ئەو ڕێکەوتنە دەکرد هەر لەو وەختەوە بە خەڵکیان حاڵەیە کرد ئەگەر ڕۆحانی هاتۆ بۆ ئەو ڕێکەوتنە بکە بۆەوە نەهاتۆ مەسەلەن فەرزکە توزانم ئەو جۆرە دەیان کرد موسەوی کەڕووبی لە زیندان بێنێتە بۆەوە نەهاتۆ چاپەمەنی و بڵاوکراوە ئازادتر بێ بۆەوە نەهات حتا پێچەوانەیان کرد ئادامیان زۆر کرد بۆی نیشانی بدەن ڕووتان زۆر نەبێ بە قەولی فارسی ئێرانی دەیڵێن ئەگەر ڕۆحانی هاتوو بۆ ئەوان هاتوو بۆش حتا پیسمۆڕەکانیان تونتر کرد ئەو کۆنسێرتە موسیقیانەی کە بالاخره جمهوری اسلامی زۆرێک لە جۆرەکان موسیقی تحمل کردەوە گەرچی ڕۆحانیەتی شیعە هەمیشە لە دژی موزیک و ئەو هونەرە بۆ کە بەشێکە لە فەرهەنگی بەشەریەت لە دەورانی غارنشینەوە تا ئێستا بەشەر جۆرێک لە جۆرەکان موزیک بەشێک لە فەرهەنگی بوو لە دژی ئەوەن بەڵام تحملیان کردەوە چون زۆر بۆیان سەخت بۆ پێشی ئەوەش بکرێت بەڵام بەڕاستی لە دەورانی ڕۆحانی تقریبا نیانهێشتووە هیچ کۆنسێرتێکی جرا بکرێت ئەدامەکانیان زۆرتر کردو بۆی ئەوان بە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوان حاڵی کردەوە بە کوردیشەوە جا کە خەبەرێک نییە پێچەمۆرەکان قەراوان نێشت بێتەوە بەڵام کە ڕێکەوتنەکە کرا و دەنگدانەوەیەکی بوو وەک لیستۆشتی گەلاوێژ وەک زۆر زۆر قۆناغی دیکە بزوتنەوەی کورد و بزافی کوردی یەکێک لەو ئامانجە سەرەکیەکانی کۆماری ئیسلامی بۆی بتوانێ زەربەیەکی لێ بدا کە قەدەر قودرەتی خۆی و کۆنتڕۆلی خۆی بەسەر وەزەکەدا نیشان بدە ئەم دەفە ئەم بۆم ڕێژەی هەڵبژارد لە لیژی کۆمەڵە لەیەکێک لە وردوگاکانی خۆی لە مقەدەمەوە لە پێشی بەرنامەکە کرد پێشتر باسمان کرد زانیاریکە هەموو کەسەیەتی بەڵام ئەوە دەچێت خانەیەکی ئەمەل کردەوەیکی تەرۆریستی ناچێت خانەی شەڕ لەگەڵ نەیارانێک کە مسەلەحن شەڕێکی جبهەی نییە شەڕێکی جبهەی نەیارانەوە لە دژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە نییە هێزی پێشمەرگەی کۆمەڵاگەر لە ناوەوە جەولە دەکات تەبلیغ دەکات پەیوەندی و تەماس لەگەڵ خەڵک دەگرێ ئینتزاریشی هەیە ڕێژیم هێزی بێنێتە سەری و هی ناوێتە سەریشی و شەڕیشی کردو کوردستان شاهدی دەیان سەحنەی شکۆداری بەرگری و مقاومەتی هێزی پێشمەرگەیە قسەیەک لەسەروانە نییە گەرچی حتا لەو شەڕانشدا قەوانین و عورفی شەڕەکان ڕعایەت نەکراوە ئەسیری پێشمەرگەوە ئەسیری کۆمەڵە کوژراوە بەدڕەفتاری کراوە لەگەڵ بەڵام ئەمەیان هەر ناچێتەوە خانەشەوە ئەمەیان سرفەن کردەوەیکی تەرۆریستیە کە دەیتوانی ئەگەر ئەنجام درابایە و کارەکە چوو با پێشیە ئەو جۆرێ بەنیازی دڵی ئەوان بووە چەند کادرێکی کۆمەڵە و چەند پێشمەرگەیەکی کۆمەڵەش لە بەین بەرێ شەهید بن لەو ڕێگە بەڵام دەیتوانی بە هەمان ناز و بژگر زۆرتریش خانەوادەوە خەڵکانێکی لە مەسەلەح بوون و ئەسڵەن ئەو هێزە نوانە ماژەوە خەڵکی بێگونە کوژرێن و لە بەین بچن بە فاجایەکی ئینسانی گەورە بخەونن بۆژەوە کردەوەیکی تەرۆریستی قێزەون و ترسنەوەکانەیە ڕاستێک کە دەوڵەتێکی گەورەی محەزەمی ئەوە لە دژی حیزبێک دەیکە 1 ملیۆن ئەرتەش و سوپای پاسداران هەیە زیندان کە بە قوربانیان تۆی ئێران پڕە لە زیندان پۆلیس نیروی ئینتزامی هەمووانت هەیە تازە دیسانیش بێ وەک گروهێکی سەلەفی ئاینی بەدزی بۆم دابنی لە نێو عێزاف و ئەوەش خۆی شکست و دۆڕانێکە بەڕاستی شکست و دۆڕانێکە بەتایبەتی
هەر بۆ شتەوە پێشتر کوتمان حسی تۆقااندن و وحشت و ترس لەنێو خەڵک واتەکە بوو بەگشتی کۆمەری ئیسلامی لە مێژووی خۆی هەتاکو ئێستا نیشانی داوە دوای هەر دۆڕان و سازان و شکستێکی دەرەکی بۆ ئەوەی کە مانۆڕێکی اقتدار نەمایی گەورەی لە ناوخۆ سازکردەوە بۆ ئەوەی بە ئۆپۆزیسیۆن بڵێت کە ئەو سازانە و ئەو شکستە و ئەو دۆڕانە بۆ ناوخۆنیەوە ئێمە هێشتا هەراوا قەوین و لەسەر پێی خۆمان ماوی کاکە بۆ هەر وەک لە دەستێت ئاماژەم پێ کرد چەند شەو پێش ئەو ڕووداوی کە لە بارگای کۆمەڵە ڕوویدا لە شاری مەریوان چەندین تاقە لە چەندین پاسگای پۆلیس کراویش بە شێوازێکی ئەو کات تەنانەت لە هەندێک شوێنیشدا وەک باسەکرێت تەقە بەسەر خەڵکی مەدەنیا کراوە یەکەم جار خەڵک پیان وابێت بێت کە ئەمە گروپە سەلەفیە تۆندڕەوەکانن یان داعش هاتووە سەر ناو شارەکان و بۆیە زۆر ئەترسێن بەڵام بەیانی هەمان ڕۆژ زۆر بەپەلە کۆماری ئیسلامی لە ڕێگەی چەند ماڵپەڕی سەر بە سوپای پاسداران و کۆمەڵە بە بکەریەوە کردەوە یازانێت دواتر شەوی دواتر یەکێک لە کادرانی کۆمەڵەی زەحمەتکێشانە تێتە ئامانجی تێرۆر بەڵام بە خۆشیەویش سەرکەوتوو نابێت و سبەینیش ئەو ڕووداوەکە لە بارگای ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەی ڕوویدا پێتان وایەت ئەم سێ پیلانە بە یەک سناریۆ بۆ یان چەندە پێکەوە گرێ دراون ئیساری نەزەرێکی قەتعی بەبێ ئەم لاوەلە لەوانەیە هێشتاکانە دەبێت چاوەڕوانی بی بۆی مەدارک و شتی زۆرتر بکەوێتە دەست بەڵام بەشێکی بەو زانیاران تا ئێستا هەیە بەشێکی بەو لێکدانەوە تحلیلانەی کە زۆرتر لە هەر لێکدانەوەیەک وێ دەچیە و ئینتباقی هەیە لەگەڵ ڕەوشی کۆماری ئیسلام کۆماری ئیسلامی پێمان خۆش بێ پێمان خۆش نەبێ ئەوە سێبەرەکەی سەر سەرمانەوەی 36 ساڵ وردە خەڵک ئاشنابوون لەگەڵ شێوەی کارکرد لە پەنا کاری تێرۆریستی لە پەنا سەرکوبش ڕاستەوخۆ سەرکوبی ئاشکرا لە ڕێگای هێزە سەرکوتگەرەکانی تر بە سوپای پاسەڕان و تەشونگیری و انتزامی و زیندان و پۆلیس و هەمشتن و لە ڕێگای تێرۆریستی ئەوە دەکات بەڵام لە پەناوانەژە کۆماری ئیسلامی دەستانێکی باڵای هەیە لە چاواشەکاری لە دروستکردنی سناریۆی دورە هەموو کەس فەرەزی سەرکویی لە بیرە کە چۆن حتا بە مەدار کوشتیایەوە خودی گۆمرک و چێکپاسی ئەڵمانیش چاواشە دەکەن پاسپۆرتەکەی دەدەن بە کەسێکی دیکە و گرێمی دەکەن بۆی مۆر بخوا و ئەوە واردی ئەڵمان بۆ لە حاڵێکدا هەر هاوزەوان کە پاسپۆرتەکەی مۆری خواردو لە چێکپاسی ئەڵمان کە واردی خەرجی ئەڵمان بۆ لە سولولی زیندانەکەی خەریک بوو شکنجە دەکرا بەڵام ئەو هەوڵە بۆ کوشتنی ئەو کەسە فەرێزی سەرکوهی نامۆفەق و ناسەرکەوتوو هاتە دەرێ بەهۆی بەڕاستی فەداکاری بەشێکی زۆر فەداکاری براکەی کە ئەو نامەیە و زرنجی خۆشی کە نامەیەک دەنووسیە و ڕاستەکان ئاشکرا دەکات لەو نامەیە کە من نەچوون بۆ ئاڵمان نەهیزەوە بۆ ئەوەیە من بێسەروشان بکرم و دوایش کا بێسەروشان بکرم بڵێم لە ئاڵمان کوشتیان و ئەوەی کە حاضر دەبێت چێکەوە نامەیە ئاشکرا بکە دێرە هەمویان قیمەت و بەهایەکیاندا بۆ ئەوە ناسەرکەوتوو هەوڵەکە ئێمەش ناسەرکەوتوو بوو هەوڵەکە بەدەژی ئێمە ینی ئەنجامیدا بۆ لە بەراورد لەگەڵ جەمهوری ئیسلامی و کارەکانی پێشووی منیش پێم وایە من تەسەرم وایە هەم تەقەکەی مەریوان کە تەقەیەکی کاملەن ساختە بوو وەگەر لە بیری بێ هەر بەیانی کۆمەڵە بە پێچەوانەیەوەی داهێنێ پێشوو کراوەتەوە جێکی وای نەکردو دەرگیری بۆ شت بۆ لە کوردستان بۆ کۆمەڵە نیازێکی نەیتۆ بڵێ ئایا نا ئەوە من بووم یا من نەبوو بەڵام ئەمەیان هەر بەو هۆکارانەوە خۆشت باست کرد لە مقدمە بە مەرنامەکە شتێکی زۆر غیرعادی و تەقە بەسەر سەری خەڵکەوە دەکرا تەقەیەکی ساختەی زاهری کرا لە یەک دوو پاسگا و بەدەوێدا سەعاتها بە دۆشکە و بە گولەی ئاتەشزا وەڵام دراوە و بەدوای ئەوەدا و هەوڵە تێرۆریستی لە دژی کاردەزای کابی کرا کە بە خۆشیەوە سەرکەوتوو بوو ئەویش و بەدوایەوەدا بۆم ڕێژە نیشان دەدا کە ئەو سناریۆ لە هەمان کاتدا یەکێک لە بەرهەمە فەرعیەکانیشی ئەو چاواشەکاری بۆ کە ئەوەڵەن کۆمەڵە وەک هێزێک نیشاندا کە دێ لە نێو شار فقط بە مەبەستی ئاژاوەنانەوە و تەقە بەسەر خەڵکدا و
شێواندنی وەزی شارەکە ئەوە دەکا هێزێکی ئاوایە بەدوایەوەشدا ئەو کەرتەیجا هەوڵێکی ترۆریستی لە ژنەیارێکی سیاسی خۆی کرد دەکا و ئەوانیش بە تۆڵی ئەوە مەسەلەن بۆم ڕێژ دەکات ئاماژەشی پێکراوە ئەوان دیارە هەر چاشکاری کە خۆیان کرد بەڵام نا ئەو کاتەوە ناگەر حتا لە ئەگەری تەقینەوەی بۆمبەکانی و سەرکردنش کەس باوەڕی نەدەکرد ئەوە دەگەڵ فەرهەنگی ئێمە و دەگەڵ هەموو شتێکی ئێمە ناتەبایە خەڵک شتیوان نەدیتۆ لە پێشمەرگە خەڵک شتیوان نەدیتۆ پێشمەرگە بەسەر خەڵکدا بۆ تەقە دەکە پێشمەرگە لە دژینەیارەکانی خۆی بۆ متەوەسل دەبێت بە تێرۆر کەی بۆ کەی ئەو کارەی کردووە کەی جاری ئەوەڵ کردوێتی بێتە جاری دووەم چی بۆم ڕێژ بکا فڵان وەش ئەوە دەگەڵ ئەوانە زۆر زۆر ناتەبایە دەگەڵ ئەو خاترە و دەگەڵ ئەو بیرەوەرێ و دەگەڵ ئەو زانیاری تلاتی کە خەڵکی کوردستانی ئێران خەڵکی کوردستان ڕۆژهەڵات لە پێشمەرگیانێ بە پێچەوان کارەکان هەموو لە کۆماری ئیسلامی دەوەشێتەوە خەڵک لەیان کاری ئەویان لێ دیت کاکا بوو هۆکاری چییە کە دوای ڕێکەوتنی ناوەکی کۆمەڵە ئەبێتە یەکەم سیبل بۆ دەستپێکی تێرۆر و سەرکوت لە کوردستانە لەناو ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە هەیە ئەمە چەندە ڕەبتی بە بەرنامە و پرۆگرامەکانی ئەو حیزبەوە هەیە هەندێک جار باس لەوە کرێت بابەتێک وەکو ڕۆژهەڵات تەوەری یان ڕۆژهەڵات محوەری کە کۆمەڵە وەروژاندوێتی و بە گەرمی بە شوێنی ئەو پرۆژەوەیە نەوعێک ترس و دڵەڕاوکێ لە ناو جمهوری ئیسلامیە دروست کردووە چون ئەمە بووە بە قسە و باسێکی زاڵ و گوتارێکی زاڵ لە ناو توێژی خوێندکاری کوردستانیشدا پێتان وایە ئەمانە چەندە ئەتوانێت هۆکار بێ بۆ ئەوەی کە کۆمەڵە بکرێتە ئامانج بەبێ گومان مەسەلەکە ناگرێتەوە بۆ حادثەیە ڕووداوێکی یەکمەوردی ئەوە بە تۆڵەی مەسەن فلان عەمەلیاتی نظامی کۆمەڵە کراوە یا فیسارەت جەولەی پێشمەرگە شتی ئەوان نییە ئەوڵەن خودی ئەم کارە پێویستی بە بەرنامە ڕێژەیەکی درێژخایەن هەیە نزیکترین حەدس و گومان و تەحلیل و لێکدانەوەی منیش بۆ ئەوەی کۆمەڵە بۆ هەڵدەبژێردرێ دەگەڕێتەوە بۆ ڕۆڵ نەقشی کۆمەڵە لە دروستکردنی گوتارێک لە نێو جەماوەری خەڵکی کورد لە کوردستان ڕۆژهەڵات لە نێو نوخبەکانی لە نێو ڕووناکبیرەکانی کە لەژێر تایتڵی ڕۆژهەڵاتەوەری و لەلایەن خەڵکی دیکەشەوە هەڵبەت ڕۆژهەڵات محوەری و ئەوانە باس کراوە ئەم ماوەیە شاید کۆماری ئیسلامی بەوە ڕازی بووە کە کوردی ئێرانیش تەنها قەناعەت بکەن بەوەی کە کورد لە شوێنی دیکەدا جمەجۆڵی هەیە سەرکەوتنی بدەسێناوە و بەوە خۆشحاڵ بێ و لەوە زۆرتری نەچێتە پێشیە و هەڵبەت خەڵکی کوردستان ڕۆژهەڵاتی وا بوون بەڕاستی بە هەر سەرکەوتنێکی کورد لە هەر جێگایە لە کوردستانی سووریە و ڕۆژاوا و جوولەی ئێمە دەڵێن لە باکوور لە باشوور خۆشحاڵ بوون شاییان گێڕاوە هەڵپەریون پێ خۆشحاڵ بوون بەڵام ڕۆژهەڵاتەوەری و ئەو گوتارە تازەیە دەگەڕێتەوە بۆ ئەوە کە وەختی ئەوە هاتووە تەرکیزەکان بچێتە سەر خودی وەزی کوردیش و دۆخی کوردیش لە ڕۆژهەڵات گوتارەکە دەچێتە سەرەوە کە کوردی ڕۆژهەڵات خۆی پێشاهەنگی بزافی کوردی بووە بە شێوەیەکی عام ئەو تەنها هێزێکی زاپاسی پشتیوان نەبووە فەقەت و چاوەڕوانی پارچەکانی کەژەکە ئەوانیش ئەو جادەیە بە قەولی ماڕوو جادەیەکی دوو تەرەفە بێ ئەوانش پشتیوانی بکەنەوە ئەم گوتارە گوتارێکی زۆر زۆر هۆشداردەهەندەیە بۆ کۆماری ئیسلامی وەژم پێم وایە ئەوە دەوری هەیە لەوەی کە کۆماری ئیسلامی هان بدا بەرەوەوە کە زەربەیەکی گورچوو بڕ لە حیزبە سیاسیەکاندا و لە نێوانەدا لە کۆمەڵە خاتری و جێگە و پێگەی کە کۆمەڵە هەیەی شتێکی دیکەش بە ئێمە نیشان دەدا کۆماری ئیسلامی ئەگەر ترسێکی واقعی بێ لە داهاتوودا
لە هەستانێکی جەماوەری نەقش و ڕۆڵی حزبە سیاسیەکان و نەقش و ڕۆلی کۆمەڵە بەینوانی یەکێک لەو حیزبانەکە لە هەر حیزبێکی دیکە زۆرتر گرنگی دەدا بە بچوتنەوەی جەماوەری بەڕێخستنە کۆمەڵە بە ڕاهپەیمایە گەورەکەی مەریوانەوە ناسراوە کۆمەڵە بەڕێخستنی دێقانان و فەلاکانی مەریوان ناسراوە لە دژی دەرەبەکان کۆمەڵە بە سازدان و ڕێخستنی دەیان ڕێخستنی کرێکارانی بێکار لە شارەکانی کوردستان هەر لەو فاسلەکەمەی ئینقلابوانە ژنان کۆمەڵە بنکەکانی سنە وەش کۆمەڵە حزبێکی جەماوەری بووە و دەور و نەخشێکی کە کۆمەڵە دەتوانێت بیجێڕێەوە بیبێ لە ئایندەشدا دەور و نەخشێکی حتا زۆر گەورەتر دەبێت لەو مێژووە تاریخی کە باسی دەکەین بەهۆی ئەوە کە خەڵک بەگشتی کۆمەڵە هەرو خەڵکەی ترکۆ موجودێکی خارجی نییە بێ بەربێتەوە وەسەدکە ئەو خەڵکە تەجروبەی ئەو ماوەیان هەیەەوە بە بێتەردید بێگومان کاری گەورەتر لە ڕێخستن و وەڕێخستنی و بچوتنە جەماوەریانە دەکەن ئەوە جوابێک نییە فقط بە مەسەلەی پێشمەرگایەتی بە بڕوای من ئەو ترۆرە لە واقعدا وحشەتێکە لەو ئایندێکی کۆماری ئیسلامی دەتوانێت تەسەوری بکە لە مەخەیەدەی خۆی کوردستان بۆشکەیەکی باڕووتە کاکا بۆ بچینە سەر لایەنێکی تر ئەوانیش ڕەفۆرم خوازانی کوردی نێو حکوومەتن چەند ڕۆژ پێش یان چەند حەوت و پێش ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا هەم ئەوەی شاری مەریوان و هەم ئەوانەی بارگاکانی کۆمەڵە ڕەفۆرم خوازانی حکوومەت لەسەر میدیاکانە بانگەشەی ئەوەیانە کرد کە کۆماری ئیسلامی زەرفیەت و قابلیەتی ئەوەی هەیە کە لەسەر مێزی وتووێژ هەندێک لە خواستەکانی گەلی کورد یان هەندێک لە مافەکانی کورد بدات حتا بانگەشەی ئەوەیانە کرد کە ئەوان نەتوانن ڕۆڵی نێوبژیوانێک ببینن لە بینی ئەحزابی سیاسی کوردی ڕۆژهەڵات و کۆماری ئیسلامیە سەرەتا پێم خۆشە ئاماژەیە بەوە بکەیت کە لە قاڵبی کۆماری ئیسلامیە ئایا ئیمکانی ڕەفۆرمێکەیە واقعان کۆماری ئیسلامی دوسێ جارێک چۆتە سەر مێزی گفتوگۆ بەڵام لەگەڵ خارجیان لەگەڵ ئەوروپای چۆ لەگەڵ ئەمریکا چۆ تەسلیمیش بۆ دانوستانی کردو زۆر بە زەرەری خۆشی وەوان ئەمن نەمدیتۆ ئەخەوە هیندا کاگرە باس هیندا باسێکی تیۆریکیش نییە ناڵم لایەنی تیۆریکی نییە ئەو باسێکی سیاسی عەمەلیشە ئەمن پێم خۆشە ئەو برادرانەی دەڵێن کۆماری ئیسلامی ئەو زەرفیەتەی هەیە ئەخە دوو مثالمان بۆ بێننەوە ئێستا کانای خەڵک دەڵێ کورد دەتوانێت لە پرۆسەیەکی سیاسی بەشداری بکە و پێویستی بە شەڕی چەکدارانە نێ لە باکوور ئەخوان ئاماژە بە مێژوویەک دەکەن لەو بارەوە و بازێک واقعیت دەخەنە بەرچاو دەڵێن ئا بەو هۆکاران فەرموندا پێم بڵم لە ئێران کووە ئاماژەکان کۆ هۆکارەکان نمونونەکان مێژوەکەی چی کۆماری ئیسلامی هیچ کات لەگەڵ خەڵک بە کورد و غەیرە کوردیشەوە دانەنیشتۆ ئەو ئیسلاحاتە لە بووی ڕەفۆرمخوازێکی حکوومەتی ڕەقیقی تراوی بێڤیتامینی لەلایەن خاتمیەوە تحمل نەکرد چۆن شتی وا دەکە بۆیش ئەمن پێم وایە ئەمە لە خراپترین حاڵەت جۆرێک خۆڵپاشینە لە چاوی خەڵک لە باشترین حاڵەتیش بۆ خۆشببینێکی بێ بنەمایە بانگەشەیەک نییە بۆ خۆیان بۆ دەوری داهاتوی هەڵبژاردنەکانی مەجلس چینەوە بێ بەڵام بزانین ئایا بەڕاستیەوە چەندە هێز کۆ دەکاتەوە جا خەڵکی کوردی جوان نییە ها یعنی شەلم کوێرم ناپارێزم و فەقەت یەک ڕێگا بێ و خەباتی چەکداری وانە بۆ ئەسڵن ئەسڵن ڕاست بە فێسمان خەباتی چەکداری هەمیشە تەحمیل بۆ بە خەڵک بەڵام من قسەکەم لەسەرەوەیە ئەگەر کەسانێک دەیانەوێت لە داخڵی ئێران پرۆسەیەکی سیاسی دەست پێ بکەن ئەو پرۆسە سیاسیە ڕاستیکە دەبێ بڕێک مەرجبەندی بێ لەگەڵ عەریزە نوویسی ئەو بە عەریزە نوویسی ناکرێت بەجەناوی مستەتافی ڕێیس جەمهوور و نامەی ئاوانووسین و ئەوە ناکرێت ئەو پرۆسە سیاسیش قبول دەبێت زمانێکی تایبەتی تری بێ یا لە سوورەکانی خۆی دەبێت لە بەرچاو بگرێ لە داخڵی ئێرانە ناتوانێت ئەو جۆرەی ئێمە لێرە قسە دەکەین ئەو قسە بکەوانم قبوڵە بەڵام لە هەم
بە هەموو ئەوانشەوە ئەو دەبێ خۆی بە درێژکەرەوەی بە جۆرێکی دیکە بە شێوازێکی دیکە بزوتنەوەی خەڵکی کورد بزانێ نە بە دژی ئەو بزوتنەوەیە بە دژی ئەو بزوتنەوەی بێ دەچێتە خانەی نەیارانی بزوتنەوەکە و هیچ شانسێکی نییە و تا ئێستاش نەیبووە بەڕاستی زۆری بەخاتی ئەو جۆرە هەڵسو کەوتانە هیچ شانسێکی نەبووە ڕێفۆرم خوازی و ئیسلاح تەڵەبی لە کوردستان تا ئێستا نەیتوانیوە 1/10 ئەو پێگەی وا لە بەقیە ئێران هێتی لە کوردستان بیبێ و هیچ هێزێکی دیکەش کە بیەوێ بە دژی ئەو بزوتنەوەی کە تا ئێستا ئاوە قوربانی و ئەوانەی لە پێنادراوە حرکت بکە ناتوانێت شانسێکی نییە بۆیە دەبێت بە درێژەی ئەو بێ ئەوەی کە تۆ بتوانانی ئەوەی بتەبێت لە جاو نازان بۆ ئەسان بۆنی خۆیان ئیسلاح تەڵەب ناوە ئیسلاح تەڵەبی لە ئێران ئەگەر بە خاتەمی لە ناسرێ هیچ عەتفێکی بەرەو داکۆچی کردن مسۆگەرکردنی مافی خەڵکی کورد نەبووە هەر لە دەورانی ئیسلاح تەڵەبیش خەڵکی کورد بە خاتری تەزاوەڕات خۆشیانەکان سەرکوب کراون ئەگەر قسە لەسەر پرۆسەیەکی سیاسی کە کورد بیبێت پێوە نەیە هیچ کەس مخالف بێ بە شەرتێک پرۆسەیەکی ئەسیل بێ و صاحبانی پرۆسە دەبێ خۆیان ئامادە بکەن قوربانی بدەن لە پایەوە شەرتەوە نیە حتممە پێشمەرگە بێ ئەوە نێ خەڵکی دیکەیە لە ئێران مخالفی هەر ناو خشونەتێکە بەڵام دەچنە زیندان بە 10 ساڵ 15 ساڵ دێنەوە دەرێ دووبارە قسە دەکەن کار دەکەن عەریزە دەنووسن بەڵە جۆرێک ئیسلاح تەڵەبی دەوڵەتیە عەریزە نووسیش تێدایە بەڵام بە جۆرێکی دیکەش هەیە حشمەتوڵای تەبەرزەدی کۆڵێک زیندانی لە پای چێشتووە بۆش قسەکە منەوە نەخێناوە نەدەتوان ناو بژیوانی بکەن نە هیچ چون ئەوانە ناو هێزە نەو پێگەیان هەیە کە بتوانناوە بکەن ئەگەر بیانەوێ بیان بێ ئەمن پێم وایە شەراتەکەیانەوەی وا من ئارزوو کرد ئەمە هەندێک کەس وا بەرداشتەکەن لەو قسەیەوانە کە کۆماری ئیسلامیە هیچ نەبێ باڵێکی ناو حکوومەت داوای دانوستانی لە ئێوە واتە حیزبە ڕۆژهەڵاتیەکان بەگشتی کردووە ئایا شتێکی وەها ڕوو لە کۆمەڵە نەمدیتەوە ئەگەر وەها هەوڵێک بدرێت یان وەها داوایەکتان لێ بکرێت هەڵوێستی ئێوە چۆنە بێت لە پێشدا بڵێم لە هەلومەرجی ئێستاکانەدا و لە شرایەتی ئێستاکانەدا زۆر نامحتەمەلە و ئەگەرێکی زۆر زەعیفە کۆماری ئیسلامی ئەوە بکات من کۆماری ئیسلامی ئامادە نابینم بە هیچ جۆرێک لە جۆرەکان کە بیەوێت بە جۆرێک وەزەکە ئاوان کاتەوە بازێشت لە خەڵکی خۆت قبول بکە و ئەوانە بکات بناگەر هەلومەرجێک بێ و شرایەتێک بێ کە حەز لێ بدەی وەختێتی کۆماری ئیسلامی کە بێ دەیەوێ کارێک بکە لەو بارەوە پێوانی هێزێکی کوردی مخالف بێ مخالف بێ کە لە هەمان کاتدا کە سوورە لەسەر بە دواداچوونی خواستەکان و مافەکانیان خەڵکی کورد بەبێ تەزەلزول بەڵام هەر ڕێگایشی دیکەش تاقی بکاتەوە بۆی کە خزمەت بکە هەر بۆ استراتێژی کاغا بوو لە دوای ئەو کردەوە تێرۆریستیە کە لە بارگای کۆمەڵان جامدرا من ئاگادارم کە زۆرێک پەیام و نامە و شتی واتان پێگەیشتووە لە ناوخۆی کوردستان هەندێک تەلەفۆنتان بۆ کراوە بەرحاڵ زۆر شتان پێگەیوە و زۆر ارتباطتان بۆ لەگەڵ خەڵکی کوردستانە هەڵوێستی خەڵکی کوردستان لەم بارەوە چۆن هەڵەسەنگێنن وە پێتان وایە خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتی ڕێکخرا و NGO مەدەنیەکان چۆن ئەتوانن یارمەتیدەری کۆمەڵە و حیزبە ڕۆژهەڵاتیەکان بن بۆ لە قاودانی ئەم هەوڵانە ئەو راپۆرت و گزارشانەی بە ئێمە گەیشت و تا ئێستاکانە هەمووی ئاماژە بۆ دەکەن خەڵک زۆر ناڕەحەت بوون لەمان کاتە زۆر خۆشحاڵ بوون کە ئەو هەوڵە تێرۆریستی سەرکەوتوو نەبووە محکومیەتێکی عمومی هەیە چەندە مەجالی هەیە مەجالی بروزی هەیە بە تۆری عەلەنی و شتێکی دیکەیە کە لە نێوانەدا من بازێک ڕێکخراوی مەدەنیشم دیتۆ کە دەنجیان هەڵبڕیوە هەر زۆر بە ئاشکرا و من تەحسینیان دەکەم و ئازایەتیان و لەخۆ بردوویان بەڵام زۆرترین جۆری دەربڕینی ئەو ناڕزایەتی ئەو محکومیەتە بە شێوەیەکی نهێنی نیوە ئاشکرا بووە کە ئەوانیش ئەرزش و
باشی خۆی هەیە جێگای سپاس و ڕێزە و ئێمە ئەو سپاس و ڕێزەشمان نیشانداوە و ئیتلایەمانداوە لەو بارەوە. من تەسەورم ئەوەیە کۆماری ئیسلامی دەبێ یەکشتی لە حاڵی بێ و لەشی حاڵی بووە. شاید بڵام دوو شت ڕاستێکی ئەوەڵان کۆمەڵە و من ئومیدوارم هیچ هێزێکی دیکەش بەو عەمەلە تێرۆریستیانە کە هەدەفیشی ئەوەیە خلەلێک دوو دڵێک گومانێک لە تەسمیم و ئیرادەی ئێمە دروست بکات بەرامبەر بەو ڕسالەت و حکمە مێژوویەی کە بەدەستمانەوەیە و دەبێ بیکەی هیچ تەزەزولێک لەوەدا دروست ناکە. ئێمە کەماکان و هەر ئەو جۆرە سوورین لەسەر پێداگیری لەسەر خواستەکانی خەڵکی کورد، لەسەر مەبارزە بۆ ئازادی، بۆ دیموکراسی، بۆ مافی نەتەوەیی خەڵکی کورد. شتی ئاوا هیچ تەزەزولێک لە ئێمە دروست ناکە. دووەمان ئێمە پشتیوانی هاوڵی هاوسۆزی خەڵکمان هەیە و عەمەلی وا تەرۆریستی لەلایەن کۆماری ئیسلامیشەوە غیر قابلی قبوڵە، خەڵک تەحملی ناکەن. ئەسڵەن ئەوە پێویستی بە هیچ بەڕاستی دەڵێمەوە، یعنی لە تەی قەلبەوە دەڵێم پێویستی بە هیچ فەرمانێکی تشکیلاتی و حیزبیش نییە. خەڵک شتی ئاوا بەبێ جواب ناهێڵ، کارێکی خۆدجووشە بەڕاستی شتی ئاوا بێجواب ناهێڵ لە کەیەکی ڕەشی دیکە لەسەر ئەو لە ڕەشانی کە کۆماری ئیسلامی داپۆشاندووە. کاگا بۆ دیارە کاتمان فرە نەماوە، بەڵام من دوو پرسیار ماوەیەکێکیان لەسەر هەڵوێستی ئەحزابی کوردی کوردستانی ڕۆژهەڵات و ماباقی پارچەکانی دیکەی کوردستانە. بەڕێستان ئەو کەمپەینە گەورەیەی کە بۆ مەحکومکردنی ئەم کردەوە تێرۆریستی کۆماری ئیسلامی هەم لەلایەن ئەحزابی کوردی ڕۆژهەڵات و هەم لەلایەن ئەحزابی غەیرە کوردی شۆڕێکخرا چۆن هەڵەسەنگێنن؟ ئینسان کە پێداچوونەوەی بەوە دەکاتوانە شاید دەکراتە لەوەش باشتر بێ وە دەش بۆ وە شیاوی ئەوەش بوو لەوە باشتر بێ. ئێوە دقت بکەن هاوپەیماکانی تورکیە کە هاتنە سەر بنکە و بارگاکانی پێکاکە، نازانم شاید 24 ساعت و پەری 24 ساعتی تێنەپەری ئێمە بەبێ هیچ تەردیرێک و ئیبهامێک بە شەفافیە عەمەلەکەی تورکیەمان محکوم کرد. ئێستاش هەر محکومی دەکەین. هیچ دەرەجەیەک لەوەی کە ئێمە زۆر شتی پێکاکە هەیە و چنە قەبوڵمان نەبێ ڕەخنەمان لەسەری بێ نابێتە مانەیەوەی کە ئێمە حرەکەتێکی ئاوا محکوم نەکەین و پشتیوانی معنەوی خۆمان و دڵسۆزی معنەوی خۆمان بۆ لایەنە کوردێکە دەرنەبڕین. تەبعەن هەر ئەو چاوەڕوانیشمان هەیە لە هەموو کەس. لەو بینەدا زۆربەی هەر زۆری حیزبە کوردیەکان و بەشێکی زۆری لە حیزبی ئێرانی غەیرە کورد بەڕاگەیاندندایانە. بازێکیان لوتفیان کردووە ڕاگەیانەکە خۆ باشتر بۆ گە ڕاگەیانیش نەدرابێ بە تۆری سنای لێرە و لەوێ، بەڵام وەفدیان هاتووە و دیدار و چاوپێکەوتنیان لەگەڵ ئێمە کردو و پێ ناخۆش بوونی خۆیان و تەقبیحی عەمەلێکی ئاوایان بە شەفای پێکردوین. زۆر حیزبی کوردستانی باشوور هاتوون سەریان داوین و هاوخەمی خۆیان لەو بارەوە دەربڕیەوە بۆ ئێمە و خۆشحاڵی خۆیان کە ئێمە دووچاری زیان و خەسارێکی ژیانی و بە تایبەتی و ماڵیش نەبووین دەربڕیەوە. ئەگەر بازێکیان نەیانتوانیەوە ڕاگەیانێک بدەن ئەسکە ئێمەوە دەرەک دەکەین کۆماری ئیسلامی هێزێکی تێرۆریستە. ئەو تێرۆریزمی دەتوانێت لە دژی نەفەقەت نارە داخڵەکانی خۆی لە دژی هەموو کەس بەکاربێنێ. بۆیش جۆرێک ملاحەزە و مەسلحات ئێمە لەو بارەوە دەرک دەکەین. بەڵام قسەکەمان ئەوەیە بە هەر شێوەیەک لە شێوەکان کە بەخۆیان مناسبتری دەزانن و بە هەر شێوازێک کە لە مەسلحەتی خۆیاندایە و لەوانە نەفەقەت حیزبەکان حتا حکوومەتی هەرێمیش باشتر ئەوەیە ئێعتراز بکەن بە کۆماری ئیسلامی و غەیری قابلی قبوڵبوونی کردەوەیەکی ئاوا لە دژی حیزبێکی سیاسی کورد کە میوانی ئەوانە و لە خاچی ئەوانە دەرببرن.
بە شێوەیەک شکاندنی هەیمەنەی هەرێمی کوردستانی شاتوانێت 100% یەکێک لە ئامانجەکانی ئەوەش بێت بەبێ گومان بۆیش ئەو تەواخوای کێمە کردمانە تەواخەیەکی باقیدەی من بڕای من زۆر نییە تەواخەیەکی غەیری ممکن نییە این بە شێوازە کەشمان دیارنەکەن و ناڵێن هەموو کەس ڕاگەیاندن بدە و ئاشکرا بەڵام ئومێدوارم شایدش کردبێتیان و تا ئێستا کردیان کە حەقی خۆیەتی کوماری ئیسلامی ئەو جوابە لە هەموو کەس وەرگرێتەوە لە خەڵک بۆ شێوازە با باسمان کرد لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردی و غەیرە کوردی لە ئێران بە شێوە ڕاگەیاندن کە وەریگرت لەو بینرا زۆر کەسایەتی غەیرە حیزبیش بوون و ئێترازیان کردووە شتیان و سێمە سپاسی ئەوانیش دەکەین لە نێواندا هەم کادر و ڕواڵەتی زۆر ناسراوی کۆمەڵە تێدا بوون کە ئێستاکەنە لە نێو حیزبەکە ئێمەشدا نین بەڵام ئێتراز و پێ ناخۆشبوونی خۆیان دەڕبوویەوە وام خەڵکی دیکە غەیرە کۆمەڵە سپاسی هەمووانە دەکەین کاکا بوو وەکو دوایین پرسیارم ئەگەر بکرێت بە کورتی ئەزیەت گەشتن وڵام بدەنەوە لە ئاستی نێونەتەوەییە کۆمەڵە چاوڵێکی داوە بۆ لە قاودانی ئەم هەوڵە چون هەروەک ئاگادارن دوای ڕێکەوتنی ئەتۆمی و ئەو چێهرە پێکەنی ناویەی کۆماری ئیسلامی لای هەندێک لە وڵاتانە ئەو گریمانەیە دروست کرد کە ڕەنگە کۆماری ئیسلامی هەندێک لە ئەو سەرکوت و ئێستردادیە کەم کردبێتەوە ئێوە چاوڵێکتان داوە بۆ لە قاودانی ئەو کردەوە دزێەوەی کۆماری ئیسلامی ئێمە ماجرەکەمان تەوزیح داوە بە زمانی ئینگلیسی ڕاگەیانمان داوە کومیتەی پەیوەندی نێونەتەوەیەکانی ئێمە ئەو ڕاگەیانەی هەم لە خستۆتە بەردەستی خەبەرگوزاری و مێدیاکانی خارجی بە تایبەتی ئینگلیسی زمان و هەم لەو مەرجەعانەی کە هەن هەمویان ئاگادار کراونەوە وابزانم یەکێک لە ڕۆژنامەنیگارەکان و خەبەرنیگارەکان لە یەکێک لەو پرس کۆنفرانسانەی وتەبێژی وەزارەتی خارجەش هەر باسی کرد کەوا بوو بەڵێ کەوا بۆ ئێستاکانە ئەوە هەموو کەس دەزانی ئەوە چۆنە ئەگەر کۆماری ئیسلامی ڕاز ئەو مەقتەعیشی هەڵبژاردەوە کە لە حاڵی دانوستنەوەدایە و سوزان سفارەت خەریکە دەکرێتەوە ئەو زرەنگێشی ممکنە تێدا بێکە بڵێ لەو وەختەدا ممکنە خەڵکە زۆری کە چەند دەیتوانی مانجێک پێشەوە یا دوو سێ مانجی ئایندەدا ئێعتراز بکەن بە جمهوری ئیسلامی ئێستا خۆیان ببێرن لەو جۆرە ئێعترازکردنە عەلەنی و ئەوانە بەڵام کارەکە وە ڕاگەیاندنەکان و هەوڵ و تەلاشەکانی بە تایبەتی کومیتەی پەیوەندە نێونەتەوەیەکانی ئێمە ئەرزشی خۆی هەیە ڕاستیکەی وەک کۆتایی وەڵامدانەوە بە ئاخرین پرسیارەکەیتەوە پێم خۆشە ئەوە بڵێم کە ئێمە وەزیفەمانە وەک کۆمەڵە و هەموو حیزبەکانی کە نیشان بدەین کورد بەگشتی و بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات لە نێو دوو داعیشدا ئەمە فقط یەک داعیش نییە ئەمە فقط داعیشی دەوڵەتی ئیسلامی کە خاستگایەکی سنی نێو دنیای ئیسلامی هەیە نییە کە خەتەرێکی گەورە ئەمە داعشی شیعەشمان هەیە ئەمە لە نێو بەرداشتی ئەو دوو داعشە داین بۆیەش ئەو ئیستراتێژی کە سرفان و تەنیا ئەم داعشە دەبینێ و چاوی لە داعشەکە دیکەدا دەپۆشێ ئیستراتێژی و تاکتیکێکی دروست نییە بەڵام وەک هەموو مەسەلەیەکی دیکە دەوڵەتەکان کورت بینن زۆر درێژ نابینن مەسلحەتە ئیقتصادی و سیاسیەکان واداریان دەکا بردی دییان بۆ مەسایلەکان کورت کاتەوە ئەو مەسلحەتانە دەنا خۆنە بە شەری عەقڵ دەزانن خۆ ئەو هەمووە عملە تەرۆریستی کۆماری ئیسلامی خۆ فەرامۆژ نەکردو دانەدانی سەفت کراوە لە ئارشیوەکانیاندا هەر ئەمریکا تەماشاکە زۆرتر لە هەزاران نەفەری بە بۆمبە سەرجادەیانە کە ئیتفاقاً مادەکانی شێرە و مادەیەوە بۆم ڕێژکردنەکەی کۆمەڵەش بەکار هاتبوو وانیان هەموو لە بیرەوە چەندیان بەڵام ئێمە وەزیفەمانەوەیەوە بیر بخەینەوە دوو داعش نە یەک داعش و نەتەنها کوردی ڕۆژهەڵات کاگرە باس قسەی ئاخرمەوەیە بزانم کاتماکەم قسەی ئاخرمەوە نەفەقەت کوردی ڕۆژهەڵات هەموو کورد لە نێو بەرداشتی و دوو داعشەدا ئەو هەشتی شابەیە داعشی ئایندەیە بەدژی هەموو کورد زۆر سپاس کاکا بوو تەنانەت هەندێک لە چاودێرانی سیاسی لەسەرەوەش
وها باسەکەن کە داعشی سۆنی وەڵامدانەوەیەک بە تۆندڕەویەکانی داعشی شیعەیە لە ناوچەکەیە. کاک ئەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر لە کۆتاییدا ئازانی قسە و باسێکتان هەیە و ئەزان لە پرسیارەکانی منانە بۆ من ئاماژەم پێ نەکردوە فەرموو لە خزمەت. نەخێر زۆر سپاس مەمنون پێم وایە ئەو قسانەی وا لەو فرسەتەدا دەکرا بیڵین کراوە و سپاس بۆیەوە. کاک ئەبوو بەکر مودەڕەسی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس بۆیەوە. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەڵقەیەکی دیکە لە زنجیرە ئەڵقەکان و زنجیرە و توێژەکانی بەرنامەی ڕامان تا بەرنمەیەکی دیکە و توێژێکی دیکە و مژارێکی دیکە هەر بمێن بە خۆشی و شادی ماڵەوە.